قوربانی بدە تاکو بڕیتە ئامانج. هەمیشە بۆ گەیشتن بە ئەو ئامانجانەی کە هەمانە دەبێت قوربانی بدەین، چونکە ئەگەر ئامادەیی ئەوەمان نەبێت کە هیلاک ببین ئەوە بە دڵنیاییەوە ناگەینە ئەوەی کە دەمانەوێت. چیرۆکی ژیانی جێف بێزوس زۆر بەڕوونی ئەوەمان پێدەڵێت. کەسایەتیەک بە ناوی جێف بێزوس کە ئێستا لە ڕیزی دەوڵەمەندترین کەسەکانی جیهانە لە ساڵی 1964 لە خێزانێکی مامناوەند لە هیوستن سەربە ویلایەتی تەکساسی ئەمریکا لەدایک بوو. لە ساڵی 1986 لە کۆلێژی ئەندازیاری کارەبا لە زانکۆی برینستۆن خوێندن تەواو دەکات. دواتر بۆ کارکردن دەچێتە کۆمپانیایەکی گەورەی وەبەرهێنان لە نیویۆرک و وەک کارمەندێک دەست بەکار دەبێت. لەوێ لەبەر لەیاتوویەکەی پلەی بەرز دەکرێتەوە و دەبێتە جێگیری یەکەمی سەرۆکی کۆمپانیاکە. بەو شێوەیە بەردەوام دەبێت تاکو بیرۆکەی دامەزراندنی کۆمپانیای ئەمازۆنی بۆ دێت. ئەمازۆن فرۆشگایەکی بچووک بوو لە شوێنێکی بچکۆلەدا بۆ فرۆشتنی کتێب، بەڵام هەرزوو بیرۆکەکەی پشتگوێخرا. بۆ ئەوەش تووشی ئاستەنگی زۆر هاتەوە، چونکە پێویستی بەوە بوو کە پارە بۆ پرۆژەکەی دابین بکات. بۆ ئەمەش پێویستی بەداهاتێک بوو کە دەگەیشتە ملیۆنێک دۆلار. بەڵام لەگەڵەوەشدا بیزۆس سوور بوو لەسەر ئەوەی بە هەر شێوەیەک بێت کە پرۆژەکەی جێبەجێ بکات. دواتر لەلایەن خێزانەکەیەوە بەڕی 100,000 دۆلاری پێدەبەخشێت. هاوکا دەوڵیشیدا کە چەند پیاوێکی بازرگان بهێنێتە کارەکەوە، ئەوانیش بە بڕی 50,000 دۆلار بۆ هەر کەسێکیان بەشدار ببن. لە ساڵی 1994 بیزۆس واز لە کارەکەی دەهێنێت بۆ ئەوەی بە تەواوەتی خەونەکەی بهێنێتە دی. بەمەش پێمان دەڵێت گەیشتن بە ئامانج قوربانی جانی دەوێت. بەو شێوەیە بیزۆس وێبسایتەکەی دروست دەکات، توانی سەرکەوتنێکی باش بەدەست بهێنێت بۆی ئەوەی هیچ کام لە بەرهەمەکانی تووشی تێکچوون و دڕان نەدەبوونەوە. لەگەڵەوەشدا بە ئاسانی دەگوازرایەوە. پاشان دەچێتە سیاتڵ لە ویلایەتی واشنگتۆن، لەوێ دەست دەکات بە پەرەپێدانی وێبسایتەکەی. پاشان کۆمپانیایەکی دامەزراند ناوی لێنا ئەمازۆن. ئەوەش گزارش بوو بۆ گەورەی ڕووباری ئەمازۆن. وێبسایتەکە بۆ ماوەی 24 کاتژمێر کراوە بوو، بە ئاسانی بەکاردەهێنرا، سەردانکەرێکی زۆری هەبوو. پاشان لە ساڵی 1998 ئەمازۆن ئەنگاوێک دەنێ و دەست دەکات بە فرۆشتنی CD و DVD. لە ساڵی 2005 بیزۆس پێویستی بەوە بوو کە ئیتر گۆڕانکاری بکات، بۆ ئەوە هەوڵیدا کە چەندین خزمەتگوزاری تر دابین بکات، لەوانەش کەلوپەلی ئەلکترۆنی و جلوبەرێک. بەو شێوەیەش چووە ناو جیهانی فاشیۆن و بەردەوام بوو تا گەیشتە ئەوەی کە ئێستا هەیە. ئێستا ئەمازۆن گەورەترین بازاڕی ئەلکترۆنیە لە جیهاندا.